تەیف سامی لەبارەی موچەی فەرمانبەران هۆشداری بە حکوومەتی هەرێم دەدات. هەرێم تاوەکو ئێستا ئامادە نییە لیستی موچەخۆران بۆ تەوتین ڕادەستی بەغدا بکات. پەرلەمانتارێکی کورد لە بەغدا ناوەڕۆکی نووسراوێکی خۆی تایبەت بە پرسی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ وەزیری دارایی عێراق و وەڵامی وەزیرەکە ئاشکرا دەکات. سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیان تا ئەمڕۆ حکوومەتی هەرێم ئامادە نییە لیستەکان بدات بە بەغدا بە مەبەستی تەوتینکردن و دەستی بە فشار کردووە لەسەر فەرمانبەران تاوەکو هەژماری من لە بانکی ئەهلی پڕ بکەنەوە. سۆران عومەر ئاشکرای کردووە بۆ بە دواداچوونی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بە نووسراوێک داوام لە وەزیری دارایی عێراق کرد چیان کردووە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە تەوتینی موچە لە بانکە فیدراڵیەکان. وەکو پەرلەمانتارەکە دەڵێت وەزیری دارایی عێراق ئاماژەی بۆ ئەوە کرد لە 7 چواری 2024ەوە بە نووسراوی فەرمی داوای زانیاری فەرمانبەرانی هەرێمیان کردووە بۆ تەوتینی موچەکانیان لە بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI و چاوەڕوانی وەڵامی حکوومەتی هەرێمن. جەختی کردوتەوە تا ئەمڕۆ حکوومەتی هەرێم ئامادە نییە لیستەکان بدات بۆ تەوتین و دەستی بە فشار کردووە لەسەر فەرمانبەران تاوەکو هەژماری من لە بانکی ئەهلی پڕ بکەنەوە. دوای ئەم وەڵامەی وەزیری دارایی فیدراڵ ئاشکرایە حکوومەتی هەرێم پاش 112 ڕۆژ لە داواکردنی زانیاری موچەخۆران ئامادە نییە تەوتین بکات بەهۆی ئەوەی دەیەوێت سڵەوی پارەی موچە لای خۆی بێت و خەریکی فشاری نایاساییە لەسەر موچەخۆران بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من. ناوبرا و هۆشداری دەدات و دەڵێت لە دوای ئەم بێوەڵامیەی حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر تەوتین هەنگاوی دیکە دەگری نەبەر. ئەو هۆشداریە لە کاتێکدایە پێشتر حکوومەتی هەرێم ڕایگەیاندبوو کە بەغدا ڕەزامەندی لەسەر پرۆسەی هەژماری من داوە کە وەکو پرۆژەی تەوتین موچەی فەرمانبەرانی هەرێمی پێدابەش بکرێت. بەڵام هەر ئەو کات تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەرد لە دادگای فیدراڵی زانیاریەکەیان ڕەت کردەوە و ڕایانگەیان کە پرۆسەی تەوتین پرۆسەیەکی جیایە و هەژماری من هەرگیز ناتوانێت جێگەی تەوتین بگرێتەوە.